هەر پەیوەست بە هێرشەکەی هەولێر و پیلانی میلیشیاکان دوای ساڵی 2014 و دەستپێکردنی شەڕی داعش بەدەیان گروپ و میلیشیا لە عێراقەوە دروست کران کە لە ژێرناوی شەڕی داعش پەریان بە توانەکانی خۆیاندا و بە چەکی حکوومەتی عێراق پیلانەکانیان جێبەجێ دەکەن. من ئینفۆگرافیکێکتان پێشکەش دەکەم باس لە ژمارەی میلیشیاکان و هەژموونی میلیشیاکان لە عێراق دەکەم بزانم چەند میلیشیا لە نێو عێراقدا هەن. بەڵێ 32 گروپ و میلیشیای جیاواز لە عێراقدا هەن و بەدەیانی دیکەش لە دەرەوەی حەشدی شعبی هەن. بەڵێ کاوان هەژموونیان ئێستا زیاتر بووە. بەڵێ چێن ئەوانەی کە لە لیستی تیرۆری ئەمریکادان ئەو گروپ و میلیشیانە چێن؟ عەسایب ئەهل الحەق بزوتنەوەی نوجەبە کەتائیبی حەزب الله ئەمانە لە لیستی تیرۆری ئەمریکادان. عەسایب ئەهل الحەق بە سەرۆکایەتی قەیس خەزعەلی بزوتنەوەی نوجەبە ئەکرەم کەعبی سەرۆکایەتی دەکات. کەتائیبی حەزب اللهشمان هەیە ئەبوو مەهدی موهەندیس پێشتر سەرۆکایەتی کەتائیبی حەزب اللهی دەکرد. بەڵێ دێنە سەر دیارترین میلیشیاکان چێن؟ 32 میلیشیا هەبوون باسمان کرد لە دەرەوەی ئەوانیش بەدەیان گروپی تر هەن، بەڵام ئەوانەی کە دیارترینیان چێن ئەو میلیشیانە؟ عەسایب ئەهل الحەق کەمێک لەمەوە بەرباسم کرد کە لە لیستی تیرۆری ئەمریکادایە. سەرایە خوڕاسانی ئەویش بە هەمان شێوە کە عەلی یاسری سەرۆکایەتی دەکات و وەزارەتی گەنجینەی ئەمریکا سزای داوە. سەرایە سەلام کە باڵی سەربازی ڕەوتی سەدرا. کەتائیبی حەزب الله ئەویش بە هەمان شێوە کە ئەبوو مەهدی موهەندیس پێشتر سەرۆکایەتی دەکرد. ڕەبع الله ئەویش بە هەمان شێوە کە ئەمانە هێرشیان کردە سەر بارگای پارتی لە ساڵی ڕابردووداوە تا لەقی 5 پارتی لە بەغدا. لیوای ئەبوو فەزڵ عەباس ئەمانە دیارترین میلیشیاکانن لە عێراقدا. بەڵێ بابزانین میلیشیاکان چۆن پاڵپشتی دەکرێن؟ باشە بەشێکی لایەنە شیعەکان پاڵپشتی گروپ و میلیشیاکان دەکەن لە نێو عێراقدا. هەروەها حەشدی شعبیش بە هەمان شێوە پاڵپشتی لە گروپ و میلیشیاکان دەکەن لە عێراقدا. و ئەمانە چی دەکەن ئەم گروپ و میلیشیانە؟ شەڕی بۆ وەکالەتی هەرێمی دەکەن لە نێو عێراقدا. کەواتە وڵاتێکی هەرێمی پاڵپشتیان دەکا، پشتگیریان دەکا، ئەمانە بە وەکالەت شەڕی بۆ دەکەن. ژماری سەربازانیان یاخود چەنگدارانیان چەندە؟ ئەم ژمارەیەکی فەرمینێت تەنها مەزەندەیە، خەملاندنە، ژمارەیان دەگاتە 100,000 چەکدار. بەڵێ ئەمە ئینفۆگرافیکێک بوو سەبارەت بە هەژموونی میلیشیاکان لە نێو عێراقدا.